لنافچه بازیان یا پیشسازی سر به پارزگاه سلیمانیه و لسر روبره که برین که دیگهی ده 7,000 مترین دوجا بناغه پیشسازی کانو هات دانین اف چیروکا یکمین و مسترین کارگاه درستکرن و جنافبرنا باترین اوتومبیلانه لهمی هرما کردستان و عراقه. اف کارگاه مایایه پروژه که خودان هیوی کو تکنولوژیا پیشکفتی و پاراستنا جینگه پیگ و گرده ده پروژه کو باتریان ده هزاران اوتومبیلان و ده همان دم ده وزه کانو ده پیشسازیا خومالی اف هر دو هلن هنه فول اوتوماتیک روبوتیکن جبو درست کرنا باتریان بباشترین کوالیتی دناو اوی کارگاه ما باتری ده دناو اوی کارگاه ده اف هر دو هلن هنه دکارن همو جورا باتریه که هم جه 35 امپیران هیا دگا 240 امپیران کشبو بار هلگرات امکار آنین اف هر دو هلن هنه دکارن درست کن ده ساعته که ده 240 باتریان اف هلن هنه دکارن برهم بینن تکنولوژیا EFP آنکوش با اتومبیلن جیرو زیرک ین ستار ستاپ انجن بو یکم اینجاره دناو اوی کارگاه ما کردی دا مایا باتری برهمتین از دلیر تلیل گلوامه ده برنامه کانو یا میدین کردستان دا گلمه بن امی هر دو جورن باتری ها نشانی ها بدن چوا گنجن من سلیمانی کارگاه کاما کردی اوان باتریان درست دیگه هرچند بری 2 سالان و زیده تر هاتیا آوا کرن لی کارگاه مایا باتری دشیا دماوی که کردا ناو خواب هیزه که د بازارن خمالی و درکی دا بچسبینه بشیانن برمانین کروژانه دیگهی ده پیتر جه 4000 باتریان جدل سلیمانی کارگاه مایا به وزه که کردستانی پتیل ده اف بتنی کارگاه نینه بلکو پروژه که مزنه که پیناسه پیشسازی لحرم کردستان دوباره دیگه به کوالیتی جهانی و تکنولوژیا حوال جینگه کار دیگه مصنع مایا لإنتاج البطاريات کارگەی مایە بۆ بەرهەمێنانی پاتری کارگەیەکی پێشکەوتوو نوێیە کە پاتری ئۆتۆمبیل بە هەموو قەبارە و پەیوانەیەک بەرهەم دەهێنێت کە لە بازاڕی خۆماڵیدا خواستیان لەسرە ئەم کارگەیە زیاتر لە 2 ساڵ و نیوە دەستی بەکار کردووە و هەر لەو کاتەوە بەردەوامە لە پەرەپێدان و باشترکردنی بەرهەمەکان بۆ ئەوەی لە ئاستی داواکاری بەکارهێنەردا بێت لە ماوەی ڕابردوودا تێبینیمان کرد کە پاتری ئاسایی جۆری MF بۆ ئەو ئۆتۆمبیلە نوێیانەی سیستەمی ستارستۆپیان هەیە گونجاو نییە چونکە ئەم ئۆتۆمبیلە پێویستیان بە پاتری تایبەتە کە توانای کارکردن و بارگاوی بوونەوەی زۆر زیاتر دەبێت هەر بۆیە ڕاستەوخۆ دەستمان کرد بە دیزاینکردن و بەرهەمێنانی پاتری تایبەتی EFB کە لە مادەی خاوی جیاوازتر دروست کراوە ئەمە شوای لێ دەکات تەمەنی درێژتر بێت و توانای کارکردنی زیاتر بێت ئێستا ئەم پاتریە نوێیە لە کارگەکەمان بەردەستە و دەتوانن بە هەموو قەبارەیەک داوای بکەن هەروەها کارگەی مایە لە سەرەتادا بە توانای بەرهەمێنانی 1,200,000 پاتری دەستی پێکرد بەڵام ئێستا کار لەسەر ئەوە دەکەین کە لە داهاتوویەکی زۆر نزیکدا توانای بەرهەمێنانمان بۆ 3,500,000 پاتری بەرز بکەینەوە ئەمەش بە بەکارهێنانی نوێترین ئامێر و تەکنەلۆژیای پێشکەوتوو لەگەڵ باشترین زۆری مادەی خاوی ئەوڕۆپی و جیهانی لیمایا بتنی کارگاه که برمانین نینه بلکو یکمین کارگاه لعراق و کردستانه که باترین بکار آنی و جکار کفتی
بشێوەیەکی که سلامت و ژینگە پارێز دووبارە بکارتینە. اف قوناغا داویه درزبونا قالبا قرقوشمیه که هر چارجور بی آوای تینا چکرن. اف زنجیرانه همشین بیشین زدتری 200 جن قرقوشمیه نه. هر یکیش وانه نزدیکی 20 تا 24 کیلو دبا 24 تن اوید ناوی فرنه دا پلا 600 پلن گرماتی دما تینا خواره پل تینا خواره یعنی همشین بیشین تینا دابزی جبو 400 پلن گرماتی تینا بداره دچن اتناوا وان قالبا دا پریا آب و پریا هوای حتی دیگه سری دبا اف قرقشما سارد لبه و بچل جم هنه کارمند دن اوجی خربه دیکن تون کوم تون چه دیکن و پیش اینگه دشنن کارگاه درزبونا پاتریان اتومبیلا. حیوانه نزدیکی 3000 باترین کون دینه کم کرن. جوان نزدیکی 7 طنان جه ماده کانزایی ین بنرخ وکو قرقوشمی دینه درخستن و دوباره ده پروسه برمینان دا تین کار آنین. اف پینگاوه که مایا باتری دکت پروژه که حوال جینگه و پیشنگ دی پیشسازی بردوام دا. کارگەی ریسایکلینی باتری مایە لە ساڵی 2020 دەستی بەکار کردووە. ئەم کارگەیە توانیوێتی و دەتوانێت ماگانە 3000 تەن باتری کۆن یا لە کارکەوتوو ریسایکل بکاتەوە و بە شێوەیەکی زانستیانە پێگاتەکانی ناوی جا بکاتەوە بۆ پاراستنی ژینگەی دەوروبەر و ناوخۆی کارگەکە. و هەروەها ئێمە شانازیەکەین کە کارگەکەمان تەنها کارگەیەکە لە عێراقا دەتوانێت 4 جۆر قرقوشم برهم بينت لو أنا قرقشمي بوزيتيف نيجاتيف بيور COS أمانش لقل أويا كتشوار جور بكار برهم يهنت كارجة كمان بكواليتي كي زور برز برهم يهنت كأمش لا هيش كارجة للعراق بونينية. مایا هلگرا باورنامه آیزو یا نیف دولتی دبارن ریوبرن جینگه و سلامتیه ده دیگل باورنامه کوالیتی لسر آست عراقه دروشم کارگه جی پیاماوی برونی دیار دکه شانازیا پیشسازیا خومالی و هاتیه دیزاین کرن دا بردوام بید. ادناوا اوی کارگاه درست کردن پاتریان دا الوی داره سرین پاتریا درست کن همین پوزیتیف همین نگاتیف اپریا اوی آمره او غالبا قرقوشمی اوی بشه ریسایکل درست کن ناوی COS لید دین وی داره و تخنت ناوا اوی فرناهنه دا فرناهنه 600 پلین گرماتی اوی قرقوشمی حالینه و پیشینگی دخه نوا دو هلاندا هر هله کشوانه دکاره دی 35 چرکه اندا انکوسانی اندا 4 دانه اوها همین پود نگاتیف الوی داره و همین پود پوزیتیف الوی داره دکاره چیکه به وی شوازه پیشتی اف شوازه دردچه دچه سه قناغن پاکش کرنه ایکشوان جوی دخه رنگی او حالت که بکنید ببینن اف آمیره دو چت که دو پیک و چت که سالب موجب پیشینگی ده قناغا پاکش کرنا سریوی قناغا سیم پیشینگی دچه قناغا چوارم اوجی پاکش کرنا لیونویه هیا وری دچه نوا پاتریه دا اف بشهنه دکاره ده روزه که دا انکو تجدم جمیرانده دکاره هیا 2500 پرچین اوها ین موجب چاکه و 2500 دانه انکو پرچین اوها ین بیشین نگاتیف انکو ین سالب چکه دوفدا همیان دشینن لسر هلا برمانینه و دخنت نوا پاتریانده. افکارگه باتریان با همو جورن اتومبیلان دابین دیگه جه اتومبیلن بچوک بگیره حتی بارهلگیرن گران
بگشتی چلو ایک قبارین جدا ji du curên serekiyên bateriyan maya berhemtîne. Curê êkê bateriyan klasîkî ne û curê duê ku bu yekem cara li Kurdistan û Iraqê dihêne beremanîn ew bateriyên taybet bê otomobîlên zîrek in ku bê sîstemê vemrandin û helkirina makînên otomatîk e anko start-stop engine kar dikin. Ev pêngavek e ku pîşesaziya Kurdistanê di êxîta qonaxeka nû ya teknolojiyê de. Ev hêle hene ku ji bo durustkirina ewan patiya yê di navbera 35 amperî ta dige 100 amperî. Di navbera wan da hemû cureke ev hêle hene otomatîk, robotîk kar dike. Heye her bateriyek durust be li beşê berhemênanê dibe di 20 qonaxan da ev bateriye derbas be. Hemû ji otomatikin li ser evê hêla dîr û dirêj 15 karmet nêzîkî em şên bêjin li ser evê hêle hem harîkariya hêlê dikin hem jî kontrola evan kompîterên li ser hêlê dikin. Teman demê de ev parçeyên ku baterî dixwaze dixin di nava hêlê de û çavdêrî jî dikin. Ev hêle hene dikare di yek dem ji mêr de 240 bateriyan wekû me gotî ji 35 ta 100 amperan berhembîne û durust bike û amade bike ji bo beşê bargavîkirinê anko şehînkirinê. Petir ji 200 kirêkarên jin û zelam şam bi şanê êk kar dikin da ku kualitiya here bilind misûger bikin. Pişikdariya berçaf ya afretan di qonaxên cudayên beremanînê de giyanê, hevsengî û şarazayiyê di nava vî projeyê de nîşan dide. Ev hêla dueme di nava kargeha maya baterî de ev hêla henê sîmî otomatîk e. Em karîn bêjin sê serê nûê an ku sê qonaxên serekî li serê evê hêlê pirêya mirovan kar dikin, hevde qonaxên dî otomatîk kar dikin. Ev hêla hene hemû bateriyek ji 120 amperan heta 240 amperan kar bike, durust bike, ev hêle berhemtîne taybet ji bo amîrên mezin û barhelgir û bildozer û dozeran ev bateriyê tenê têm kar anî. Ev hêle hene dikare di yek dem ji mêr de 120 bateriyên qebarên wan mezin wekû me gotî ji 120 amperan ta 240 amperan ev hêle dikare durust bike û amade bike bişîne dîsan bo beşê bargavîkirinê anko şehînkirinê. Piştî komkirina parçeyan patrî bi madeya esîd anko tîzab dêne tejîkirin. Paşî dêne vegwastin bo 18 hewzên şehînkirinê. Her hewzek jî 216 bateriyan xwe vedigire. Wate pitir ji 3800 baterî di êk dem da dêne bargavîkirin anko şehînkirin. کۆتا بەشی کارگە بەشی فۆرمیشن و فنشینە کە لێرەیە سەرەتا یەکەم شت تێزاب ئەکەینە ناو پاترێکانەوە کە ئەو تێزابە ئەبێ خستێکی گونجاوی هەبێ کە لەگەڵ کەش و هەوای زۆر گەرم و زۆر ساردا بگونجن. پاش ئەوەی کە تێزابەکەمان کردە ناو پاترێکەوە پاترێکە ئەچێتە ناو تانکەکانەوە کە لێرە ئێمە 18 تانکمان هەیە و لە هەر تانکێکا بەلایەنی زۆرەوە 216 پاتری لە خۆ ئەگرێت بەپێی جۆر و قەبارەی پاترێکان کاتی شەحنکردنەوەکە ئەگۆڕێت لە 12 بۆ 13 ساعت تا 36 ساعتی پێ ئەچێت. پاش شەحنکردنەوە کە کاتێک کوالیتی کۆنترۆل شێکی پاترەکانی کردەوە و ئەکسپتی کرد کە ئێمە بتوانین پاترەکان بنێرین بۆ فنیشین ئێمە پاترێکە ئەنێرین بۆ بەشی فنیشین کە لەوێ بە چەند تێستێکات ئەپەڕێت کە گرنگترینیان تستی هایڕێی دیسچارجە لەگەڵ تستی دایلکتریک و پاشان دوای ئەوە ئەچێتە کۆتا بەشی لاینەکە کە ئەویش بەشی پاکێجین و لیبڵینە
لەوێ پاترێکە لی بڵی لێ ئەدرێت یاخود ئەتوانین بڵێن لەزگەی لێ ئەدێ و بەپی جۆری پاترێکە دواتر ئامادەیە بۆ ئەوەی کە بڕاتە دەرەوە و بچێتە ناو بازارەوە. بۆ زیاتر ji piştrazbûnê ji qualitiyê kargehê taqîgeheka pêşkefî di nava xwe de heye ku li hemî Iraqê yekemîn e bo pişîkinîna patriyên otomobîlan. Li vêrê her patriyek dijêr çendîn pişîkinînên hûr derbas dibin da ku bêne piştrazkirin ku sedê amade ye berî ji bo otomobîlan bên bikar anîn. ئەمە وەکو بەشی کوالەتی کۆنترۆل لە ڕێگەی توێژینەوە پەرەپێدانەوە بە بەردەوامی لە هەوڵی باشترکردنی کوالەتی بەرهەمەکانمانین تیمەکەمان پشکنینی پاترەکانی بازار ئەکەن بۆ ئەوی بتوانین سوود لە هەڵەکانیان و ئەزمونەکانیان وەربگرین و کوالەتی بەرهەمەکەی خۆمان باشتر بکەین و هەروەها تیمەکەمان لە کۆڵینەوەکەن لەو پاتریانەی کە لەلایەن کڕیارەکانەوە بۆمانیەتەوە لە ڕێی پشکنینەکانی ئێمە بۆمان دەرکەوتووە کە زۆربەی پاتریەکان کێشەی خراپ بەکارهێنانیان هەبەوە کۆزانن کە پاتری بەشێکی گرنگە لە ئۆتۆمبیلدا و زۆربەی ئەو ئۆتۆمبیلانی کە ئێستا دروست ئەکرێن بە تەکنۆلۆژیای پێشکەوتوو دروست ئەکرێن بۆ نمونە بە سیستمی ستارت-ستۆپ دروست ئەکرێن کە ئەم سیستمە دیزاین کراوە بۆ ئەوەی کە بەکارهێنانی سوتەمەنی کەم کاتەوە هەروە دەردانی گازی دوانۆکسیدی کاربۆن کەم کاتەوە. لەم ئۆتۆمبیلانەدا بزوێنەری ئۆتۆمبیلەکە ئەکوژێتەوە لە کاتی وەستانیدا دوای تر دووبارە دەست ئەکاتەوە بە ئیش بۆیە ئەبێت پاترێک بەکاربێنین کە توانای خۆڕاگیری زۆر بێت هەروها بتوانێت بە خێرایی شەحن بکرێتەوە. لەم حاڵەتانەدا ناتوانین پاتری ئاسایی بەکار بهێنین هەرچەندە لەلایەن خەڵکیەوە پاتری ستانداردی مایە بەکار هاتووە تا ڕادەیەکی پێویست خۆڕاگر بووە بەڵام پاتری ئاسایی تەمەنی کورت ئەبێ بۆیە پێویستە لەم حاڵەدا پاتری EFB بەکاربێنین ئەم پاتریە بە تایبەتی دیزاین کراوە بۆ سیستمی ستارت-ستۆپ توانای خۆڕاگری زۆرە و توانای سوڕی کارەبایی دوو هێندێک پاتری ئاساییە هەروەها ئەتوانێت بەرگەی پلەی گەرمی بەرز و نزم بگرێت جیاواز لە پاتری ئاسایی ئەمە نمونەیەک بوو بۆ ئەوەی کە کڕیارەکانمان هۆشیار بن کە پاتری گونجاو بەکاربێنن بۆ سیارەکان بۆ ئەوەی تووشی کێشەی پاتری نەبن. وەکو بەشی تاقیگا ئێمە کۆنترۆڵی کوالەتی پرۆسی بەرهەمهێنانەکەین لە هەموو هەنگاوەکانیدا و لە دوای هەنگاوی کۆتایی پاتری لە تاقیگەکەمان پشکنینی بۆکرێت زیاتر لە 13 جۆر تێستی جیاوازەکەین تێستی کارەبایی بۆ ئەوەی لە کوالەتی بەرهەمەکانمان دڵنیابین و دڵنیابین لەوەی کە لە کاتی بەکارهێنانە پاتریەکەمان لە ماوەی گرنتیەکەیە و بگرە زیاتریش توانای کارەبایەکەی لەدەست نایە جیاواز لە پاترەکانی تر. پشتی دەربازبوونا هەمی قۆناغان پاتریên maya li ser birîkarên wê li hemî parêzgehên Herêma Kurdistanê dihêne belavkirin. Lê sinûrê vî berhemê Xomalî bi tinê Kurdistan nîne, belkû bû 4 welatên dijî dihêne hinartin: Ordin, Morîtanya, Sûriya û Lubnan û di nêzik de ji bo Almanyayê jî patriyên maya wê bêne hinartin. ئێمە وەکو بەشی فرۆشتن لە کارگەی پاتری مایە لەسەر داواکاری بازار بە خۆشحاڵی و ئێستا 41 جۆری جیاواز پاتری ئۆتۆمبیل بەرهەمهێنین و لە زۆربەی شارەکانی عێراق ئێستا پاتری مایە بەردەستە و لە هەمان کاتیشا بۆ وڵاتانی دراوسەی دەنێرین وەکو ئوردون و سووریا و لوبنان و ئەفریقا لە ئایندەیەکی زۆر نزیکیشە لە بەرنامەمانایە کە پاتری مایە لە وڵاتی ئەڵمانیا لە ئەوروپا بەردەست بێت. ئەوەی پاتری مایە لە بەرەمە هاوردەکان جیاکاتەوە هەرزانی نرخەکەیەتی لە چاو پاتری هاوردەکراودا و هەروەها بەرزی کوالیتیەکەیەتی کە بە زەمانی 1 ساڵ ئەخرێتە بازارەوە وەزائیدەن ئەوەی کە جیاوازتر ئێمە دەربخاتەوەیە کە ئێمە ئەمانەوێت لەگەڵ بەکاربەرە پەیوەندێکی ڕاستەخۆمانەبێت بۆ ئەوەی بتوانین ئەو زانیاری و معلوماتانی کە لەسەر بابەتی پیشەسازی پاتری هەیە بۆیان بخەینە ڕوو لەبەرەوەی لە ئێستادا ڕۆژانە تەکنۆلۆژیا لە بەرەوپێشچوونایە پاتری سیارە لە گۆڕانکاریدایە جۆرێکی پاتری نوێمان بەرهەمێناوە کە بۆ سیستەمی ستارت-ستۆپ ئینجین بەکارهێنرێت کە ویش پاتری EFB کە وا پێویستەکات کە ئەو جۆرە سیارانە
هەمان پاتری بۆ بەکاربێنێن نەک ئەوەی کە پاترێکی ئەتیادی بکرێتە سەر بۆ ئەوەی کە تەمەنی ئەو پاتریە زیاتر بمێنێتەوە. کوالتیا بلند، زمانتا درێژ، ریسایکلنەکە زیرەک کۆژینگەهێ دپارێزیت بە vê rengî patriyên maya rêya xwe bawerî vedikişîne ji navçeya pîşesaziya baziyan bo hemû bajarên Kurdistanê û Iraqê heta bazarên cîhanî. Maya batrî berhemekî Kurdistanî ye ku cudahiyê durust dike bi şanazî ve îmzaya Made in Kurdistan li Kurdistanê hatiye durustkirin heldigirît.